بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواز بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسخواسی ئەمڕۆماندا باز لە لادایکبوونی پێغەمبەری خوا و نەهێشتنی کۆیلایەتی لە پەیامی بەڕێزیاندا دەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک مرۆڤێک لە پێناوی خوای گەورە لە کۆیلایەتی و ژێردەستەی و چەوساوەی ڕزگار بکە، خوای گەورەش جەستەی ئەو لە ئاگری دۆزەق دەپارێزێ و ڕزگاری دەکا. شەوەزەنگی نەفامی و دواکەوتویی نیوە دوورگەی عەرەبی داگرتووە و هیچ ئومێد و هیوایەک بۆ خەڵکی نەماوەتەوە. مرۆڤەکان لە ئەوجی چەوساوەیی و تیاچوندان و بە خراپترینی شێوە دەچەوسێنرێنەوە. مرۆڤەکان دەکرێنە کۆیلە و زنجیر لە دەست و مل و قاچیان ئاڵاوە و منداڵە ورتکە وەک ئاژەڵێکی بێسوود یا بێ نرخ و بێڕێز مامەڵە بە مرۆڤەکانەوە دەکەن و مرۆڤەکان زۆر جار بازرگانیان پێوە دەکرێت. لەو ساتە ناهەموارەدا چرای هیدایەتی خوایی لەو شەوە زەنگەدا هەڵکرا و ئاسۆیەکی ڕوون بەڕووی مرۆڤایەتیدا کرایەوە. پەیامبەری خوا وەک حەکیم و وەستایەکی شارەزا مرۆڤەکانی بردەوە بۆ شوێنی شیاوی خۆیان. کۆیلەکانیش بەشێک بوون لەو مرۆڤانە. سەپاندی بەسەر ئاغا و دەرەبەگ و ئەشرافەکاندا یا دەبێ کۆیلەکانتان ئازاد بکەن یا دەبێ خۆراک و جلوبەرگ و شوێنی حەوانەوەیان وەکی خۆتان وابێت و کارێکیشیان پێ نەسپێرن و پێ ئەنجام نەدەن کە لە توانای ئەوان بە دەربێ یا لە سنووری کەرامەت و ڕێز و شکۆی مرۆڤدا ڕێی نەبێتەوە. بە جۆرێک هاوسەنگی نێوان بەندە و گەورەی پاراست و دروست کرد کە هیچ ئایدۆلۆژیا و ئاینێکی تر بەو شێوەیان نەیکردووە نە لە ڕابردوو نە لە داهاتووشدا. ئەوە تا هیچ جیاوازیە لە نێوان ئەبوو بەکر و بیلالدا نابینرێ کاتێ سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ڕەحمەتی خوا لە گەورەمان ئەبوو بەکر کە گەورەمان بیلالی حەبەشی ئازاد کرد. ساڵیادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم ساڵدا هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە و نەهێشتنی کۆیلایەتی لە جیهاندا کە نەتەوە یەکگرتووەکان بڕیاری لەسەر داوە بۆ 2/12 هەموو ساڵێک. بۆیە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی و بایەخی ئەم پەیامە پیرۆزە و پێغەمبەرەکەی دەکەین صلی الله علیه وسلم لەبارەی گێڕانەوەی ڕێز و شکۆ و حورمەت بۆ ئەو چینەوە لانراوەی کۆمەلگا کە پێی دەگوترێت کۆیلە. کۆیلە و لاوازەکان دەیانزانی ڕێز و شکۆیان لە ئیسلامدایە، بۆیە وەک پەپولەی دەوری شەمع و ئاگر بەرەو ئەو نورە دەچوون. ئەوە تا کە هێرقلی پادشا لە ئەبوو سوفیان دەپرسێ ئایا محەممەد گەورە و ئەشراف و دەوڵەمەندەکان شوێنی دەکەون یا کۆیلە و لاوازەکان؟ ئەبوو سوفیانیش دەڵێ کۆیلە و لاوازەکان دوای دەکەون چونکە کە مسلمان دەبن ئیدی هیچ جۆرە چینایەتی و سەر و خواریەکیان نامێنێ لە نێوان خۆیاندا. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد شارەزا توێژەر لە بواری فکری ئیسلامیم کردووە. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. دکتۆر سەرتا پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەین بزانین تعریف و پێناسەمان بۆ کۆیلە لە ڕوانگەی ئیسلامەوە چییە؟ کۆیلە کێیە و بە کێ دەگوترێت کۆیلە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرتا سوپاسانەکەم و پیرۆزبایی لە مسلمانانەکەم بە یادی لەدایکبوونی پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم و سوپاس هێوشەکەم بۆ میوانداریە و بۆ سازدانی ئەم با بڵێن ئەم بەرنامەیە و تایبەتکردنی بە باسی بوارێک لەو بوارانەی کە پێغەمبەری ئیسلام و ئیسلام بەگشتی ئیشی تیا کردووە و ڕۆڵێکی کاریگەری تیا بینیوە. کۆیلە طبعا بە عەرەبی عەبدی پێوترێ، مولکل یەمینی پێوترێ، بە ئافرەتەکانیان ئیما و ئەمە و جاریە و ئەوانش ئەوترێ. ئەمانە بە کەسێک کەوترێ کۆیلە کە کەسێکە کڕین و فرۆشتنی پێوەکرا ئیرادە و بەدەستی خۆی نەبووە، وەکو هەموو شتێکی تر ئەبوو بە مڵکی نەفەرێک، ئەبوو بە مڵکی کەسێک، ئەو کەسە کامل تەحەکومی تیا کرد. ئەتر پێش ئیسلام طبعاً لە ڕووی تەنانەت لە ڕووی جەستە و لە ڕووی فکر و لە ڕووی ڕۆح و عەقڵ و هەموو شتێکەوە ملکەتی ئاغاکەی بوو. بە هیچ شێوە نابوایە لە ئەمری دەربچێت و هیچ یاسایەکیش نەبوو لەو کاتە کاتی پێغەمبەری ئیسلامات، هیچ یاسایەکیش نەبوو پەیوەندی نێوان ئاغا و کۆیلەکان ڕێک بخات یان با بڵێن قسەی تیا کردبێت یا ئاراستێک کردبێت. ئەمە بە کورتی ینی تعریفی کۆیلەیە.
زۆر باشە دکتۆر بەسەرهاتێکی هەرچەندە هی بەر لە دایکبوونی پێغەمبەری خوایە و ئەگەر صحیح و ناسەحیحی شەبێ هەر وەکو پێشەکیەک بۆ پرسیارەکە کە گوترێ ئەبوو لەهەب کەنیزەکێکێ بۆ لە خۆشی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئازادی کردووە لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئێمە لەم مانگەداین چ وەرشەرخانێکی کرد لە ژیانی کۆیلەکاندا ئەو گۆڕانکاریانە کامانە بوون کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی کۆیلەکاندا کردی بەتاکید تاوان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پەیامەکەی بریتیە لە ئیسلام و لە ڕێی کتێبەکەیەوە کە قورئانە پەیامێکی ڕزگاری خوازی پێبوو نەک تەنیا بۆ کۆیلە بۆ هەموو بەشەریەت بۆ هەموو مرۆڤەکان بەگشتی ڕزگارکردنیان لە کۆیلایەتی گەورەکان لە ڕزگارکردنیان لە کۆیلایەتی بتەکان ڕزگارکردنیان لە کۆیلایەتی وەکو پێوترێ سادنی بیوت ئەوانەی کە بەناوی دینەوە خەڵکیان ئەچەوساندەوە ڕزگارکردنیان لە کۆیلایەتی هەوا و ئارەزوو ئەم شتانە و ئاراستەکردیان بۆ پەرستنی تەنها کەسێک کە شایەنی پەرستنە ئەوش خوای گەورەیە پێشتر مرۆڤەکان بتیان پەرستووە شتیتریان پەرستووە وەکو ئێستاش تا ئێستاش ماوە ئەمە پەیامی گشتی سەرەکی ئیسلام بوو هینی زیاتری بەشی پشکێکی زۆریشی بەری ئەو کەسانە کرد کە کۆیلە بوون بەو معنە ئەسلاحی کە باسمان کرد کۆیلەی دەستی کەسێک کە وەکو چینایەتێک وەکو سیستمێکی چینایەتی لە کۆمەلگای هەبوو و لە هەموو کۆمەلگەکانە ڕێگی داکوتا بوو جەنابەت ئاماژەت بە کۆمەلگای عەرەبی کرد خۆی لە واقعە لە هەموو کۆمەلگاکانە سیستمی چینایەتی یا سیستمی کۆیلایەتی و جیاکاری چینایەتی لە هەموو دنیا ڕێگی داکوتا بوو ئەتوانی بڵێ لە منطقەی جەزیرەی عەرەبا کەمترێک بوو لە بەرەوەی کە با بڵێن ناوچەیەکی زیاتر با بڵێن هین بوون با بڵێن ئەگەر بڵێن زۆر دەوڵەتی تیانە بوو زیاتر نزامی قەبەلی تیا زاڵ بوو ئەمە وڵاتانی تر شوێنەکانی تر زیاتر سیستمی کۆیلایەتی تا ڕێگی داکوتا بوو لە ناو یۆنانەکانە پێشتر لە ناو ڕۆمانەکانە لە هیندستانە لە سینە لە ئێرانە لە هەموو شوێنەکە کۆیلایەتی بەو معنای کەوتمان لە هەموو شوێنەکانە ڕێگێکی زۆری داکوتا بوو و تا ئەو کاتێ کە ئیسلام هات لە هەموو تاریخە نابینی یەک دەنگێکیش من بەو قەدەرەی کە خوێندومەتەوە دەنگێک نابیستی و نابینی لە مصلحێکەوە لە خوازێکەوە حتا تەنانەت لە سەرزاری پێغەمبەرانیشتی وانە گێڕدرێتەوە کە مەسئلەی کۆیلایەتی و ڕزگارکردنیان و چاکردنی باری بژێویان و ینی بەعام ینی وەزئی ئەو وەزع کۆمەڵایەتێک کە تیا بوون لە هیچ ئاینێک و لەسەر دەستی هیچ مصلحێک و هینێک ریفۆرم خوازێک یا با بڵێن چاکسازێک بەدی ناکرێت یەکەم جارە بۆ یەکەم جارە توانی بڵێ مەسلەی ئافرەتیش مەسلەی ئافرەتیش بە هەمان شێوە بۆ یەکەم جارە لە تاریخی مرۆڤایەتیە تەبەنی ئەکرێت و ئەکرێتە قەزیەک و ئیش بۆ نێهێشتنی ئەکرێ و ئیش بۆ چاکردنی دانانی سیستمێک بۆ با بڵێن دانانی ڕێوڕسمێک و دەستورێک یاسایە کۆمەڵە یاسایەک بۆ تەنزیمکردنی ژیانیان و بۆ ڕزگارکردنیان لەو ژیانە پستێک کە تایە بوون. بەڵێ دکتۆر کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرموودا فەرمێن مرۆڤەکان لەسەر فیترەتی پاک لەدایک وەکو وەڵێ هەمومان یەکسانی بە یەکسانی لەدایک بووین و سەیدنا عومەری کوڕی خەتابیش فەرمێ بە عەمری کوڕی عاز لە کێیەوە مرۆڤەکانتان کردوونەتە کۆیلە و عەبدی خۆتان لە کاتێکا بە ئازادی لەدایک بوون ئەم بە کۆیلەبوونە لە چیەوە سەرچاوی گرتووە بۆچی مرۆڤەکان لە دوای لە ئازادی لەدایک بوونیان بەشێکیان ئەبنە ئاغا و بەشێکیان ئەبنە کۆیلە هۆکاری ئەمە چییە؟ ئایا هەر لە ناخەوە کۆیلەتی تیا چاندراوە کۆیلەتی تیا هەبوویان چه شۆکارێ وای کردو کە بەشە لە مرۆڤەکان ببنە ئاغا و دەرەبەگ و چەوساوە و هەندێکیان ببنە کۆیلە و عەبد و ژێردەستەی ئەوانی دیکە خۆی تەمان تەبیعەتی بەشەریەت وایە ژیانی بەشەریەت وایە کە با بڵێن جیاواز بن جیاواز بن لە بیرکردنەوەیانە جیاواز بن لە نەفسیەتیانە جیاواز بن لە کەسایەتیانە جیاواز بن لە بیرکردنەوە لە هەموو شتێکیانە
ئەم جیاوازیە تەبەن وای کردووە کۆمەڵێک دەسەڵات بکرنە دەست کۆمەڵێک بەهێز بن کۆمەڵێک بەهێز بن کۆمەڵێک دەوڵەمەند بن کۆمەڵێک هەژار بن ئەمە وای کردووە مرۆڤەکان دەسەڵاتی خۆیان بەکاربێنن بۆ بەدەستێنانی زۆرترین بەرژەوەندی بۆ خۆیان دەسەبەرکردنی زۆرترین بەرژەوەندی بۆ خۆیان یەک لەوانە و کە تاکو ئێستاش بەداخەوە هەیە یعنی ئێستا کە مرۆڤ یەکتری ئەچەوسێنێتەوە دەوڵەت زلهێزەکان دەوڵەتەکانی تراخەنە ژێر دەستی خۆیان و لە ڕووی ئابوووریەوە با بڵێن ئەیانکەنە پاشکۆی خۆیان یاوان لێکن کە شەرت و شتیوان لەسرا فەرز بکەن هەرم تەبیعەتیە لە بەشەرە کە بەهێز بووە کاتێ بەهێز بووە هەوری داوە هەموو شتەکان بۆ خۆی دەسەبەر بکات و لە زمنی ئەوشتانێک کە کردوێتی ئەوانەی کە لاواز بوون لە کۆمەلگا بەکاری هێناون یا کردوونی بە خزمەتکاری خۆی یا کردوونی بە کۆیلەی خۆ ئەترەمە وردە تەبیعی وردە وای لاتۆ بۆتە سیستمێک و بۆتە عورفێک و بۆتە هینێک نەتوانراوە لی دەربچن بەرژەوەندی کۆمەڵە برجوازەکان یا کۆمەڵ دەسەڵاتدارەکان یا دەوڵەمەنەکان ئەمانە وای خواستووە ئەم سیستمە بەردەوام بێت و ببێتە بەشێک لە ژیانی مرۆڤەکان. بەڵێ زۆر باشە دکتۆر جەنابەت فەرموود بەهۆی لەدایکبوونی پێغەمبەری خوا یا صلی الله علیه وسلم یام لە پێش ئەوە هیچ یاسایەک هیچ ئاینێ نەهاتووە تەنانەت بۆ منە یاسایەک دابنێ بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان ئاغا و کۆیلەکەی ئەم یاسایە کامەیە ئیسلامی پیرۆز بە هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن پەیوەندی نێوان ئاغا و کۆیلە یان بۆ منە دەسەڵاتدار و کۆیلە و ژێردەستەکەی ڕێکخستووە و هیچ نەبێ تۆزێ ئەو بێڕەحمی و چینایەتی و زەبروزەنگەی کە لە نێوان ئاغا بەرامبەر بە کۆیلەکەی کردووە کەمی کردوەوە نەیهێشتووە. ئێمە طبعاً ئەگەر هەڵوێستی ئیسلامیە میتۆدی ئیسلام لە چارسەرکردنی کێشەی کۆیلاتیە دراسە بکەین ئەتوانین بکەنە چەند خاڵێک لەسەر چەند ئاستێک ئیسلام ئیشی کردووە یەکەم ئیشی کردووە بۆ نێشتنی کۆیلایەتی بەڵێ ئەمە هینی زۆرە ئەمیشیان لەسەر دوو ئاست لەسەر ئاستی ڕۆحی و نەفسی و فکری و عەقڵی سەرەتا ئیشی کردووە دوای لەسەر ئاستی واقعیش ئیشی کردووە ئەمە خاڵێکیان ینی دوای ئەگەر بوار هەبێ لەو ئاەت و فەرمودانەی کە باس کراوە و لەو ڕووداوانەی کە ڕووی داوە لە سیرەی پێغەمبەر لە سیرەی ئەسحابە شاهیدمان زۆرە لەسەر ئەم حەقیقەتە دوو هەمیش کۆمەڵی یاسا و بنەماشی دانا وەکو چۆن کۆمەڵە یاسای دانا و بۆ ڕزگارکردنی کۆیلەکان بە هەمان شێوە کۆمەڵی یاساشی داناوە بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەوانەیە لەگەڵ لە کۆیلاتیا ئەمێننەوە مەم لە تەمان مفەکرین ئیسلامی زۆر جوان ئاماژیان بە مەسەلەیە کردووە تەشبیهەکەن بە لەوانەی کە باسیەکەن با بڵێن عەباس مەحموود العەقاد ڕەحمەت خوای لێ بێ محەممەد عەبدوڵڵا دەڕاز لە کتێبێکە نەظەرات في الإسلام عەباس مەحموود العەقاد لە کتێبی حقائق الإسلام و ئەباطل خصومه ئێستا کتێبێکی شەیە موسوعة الإسلام موسوعة البيان 24 جەڵدە لرد الشبهات والأباطيل لێرەشە يعني چەند فەصلێکی تایبەت کردووە بە باسی کۆیلایەتی هەر کەسێ بێوێ يعني ئەتوانێت بە تەفسیلی تەقریبەن لەوێ دەستی بکەوێت بە شێوەیەکی گشتی ئەڵێن يعني ئیسلام تەشبیهەکەن يعني ئیسلام ئەگەر بە حەوزێک پێش ئیسلام کۆمەڵێ با بڵێن جۆگەلە هەبوو هات ئاوێکردە ناو ئەم حەوزە یا ناو ئەم ڕووبارە با بڵێن بەڵام هیچ دەریچەیەک یا دەریچەیەکی زۆر کەمی هەبوو لەوێ ئاو بێتە دەرەوە کە ئیسلام هات چی کرد هەموو ئەو جۆگەلانەی کە ئەبنە یعنی ئەچوونە ناو جۆگەلەکەوە یا ڕووبارەکە ئاویان بۆ برد هەمویانی داخست بلا بەرامبەریشە جۆگەلەیەکی زۆری کردەوە لە ژێر بۆی ئاو حەوزەکە یاینەکە خاڵی بێتەوە ئەگەر هینی بکەین یعنی ئەو ڕێگایانەی کە خەڵکی پێش ئیسلام کە خەڵکی پێ ئەکرای کۆیلە زۆر بوو یعنی یەک لەوانە مەسەن بەرامبەر بە قەرز یەک لەوانە لە شەڕە یەک لەوانە کەسێ خۆی توانای بژێوی نەبووە خۆی بکردایەتە کۆیلە یەکێک مناڵەکانی خۆی بفرۆشتای بکردایەتە کۆیلە یعنی بەرامبەر زۆر شتی ئاوە تافیش خەڵکی ئەکرانە کۆیلە تەنانەت لە ئەدیانەکانیشە بەڵام بوون بە دەرچوون لە کۆیلایەتی زۆر زەحمەت بوو
ئەمە سەرویست و ئیرادەی خاوەنی کۆیلەکە ئەگەر ویستیە بە ئازادی بکە ویستی نەبووە ئازادنە لە بەرامبەرەوەشە ئاغا خاوەنی ئەو کۆیلێ کاملی حڕێتیە بوو مطلق حڕێتیە بوو لە چۆنیتی مامەڵەکردن لەگەڵ کۆیلەکە بێ ئەوەی هیچ جهتێک بە محاسبەی بکات لێ پێچینەوەی لەگەڵا بکات یا لە پرسنەوەی لێ بکات یا شتێکە بێ کە خاوەن کۆیلەکە بزانێ سنووری ئەم لە مامەڵەکردن لەگەڵ کۆیلەکەیە چییە و ئەو یا ئەو کۆیلێ بزانێ مافەکانی چییە بۆی ئەگەر پێشێلکرا داوای بکات ئەمانە هیچێکی پێش ئیسلام نەبوو یعنی ئیسلام کات ئەبەو شێوەیە کردووەکو محمد عەبدوڵڵا دەراز باسیەکاڵێ ڕەحمەت خوای لێ بێڵێ ئەم ئیسلامە کات بەشرێت لە ناو تەشبیهەکە کۆیلەکان لە ناو خانوویەکە بوو گڕی تێبەر بوو ئیسلام هات چی کرد یەکەم ئەو دەرگانەی داخست کە خەڵکی بچن ئاگرەکە بچێتە ناو بیناکەوە دوای هات هەرچی پەنجەرە و دەرگاوی هەبوو کردیەوە بۆی ئەوانەی کە لە ناو ئاگرەکان بێنە دەرەوە ئەوەشی کە نەیتوانی بێتە دەرەوە ئاوێکی بەسرا کردن بۆی ئەو ئاگرە بکوژێنێتەوە فعلەن هەمووی ئاوها بوو یعنی بەو تعالی ئەو وەسایلانی کە داینە ئیسلام بۆ ڕزگارکردنی خەڵکی لە کۆیلایەتی ڕێگایەکی زۆرن و ئەو دەرگانەی کە هێشتەوە بۆ بە کۆیلە بوون ئەوش بالمناسبە یعنی لە قورئانە نافەرمێ خەڵک بکەنە کۆیلە حتا تەنات یعنی عولەماڵێن تەنا بواری شەڕما بووە خەڵک لێوەی بکرێتە کۆیلە ئەوش با بڵین لە سیرەی پێغەمبەرا بەدی ئەکرێ و عورفی مجتەمع بوو دیارە نەئەکرا عورفێکی متەبادل بوو یعنی کۆمەڵێ شت تحکمی تیا کرد یەک لەوانە مەسەلەن زوروفی شەڕ تحکمی تیا کرد کە ئەوان چی لە ئەسیری تۆ بکەن تۆش با بڵێن هەمان مامەڵە لەگەڵ ئەسیری ئەوە بکەی یا ئەگەر لە ناخیشە با بڵێن جیاواز بێ بەس لە ڕواڵە تا یەک بێ ئەو ئەسیری تۆ بکەنە کۆیلە تۆ ئەسیریەوە بکەیتە کۆیلە بەڵام لەگەڵ لەک جیاوازی زۆر جەوهەریە کە ئەو مامەڵی لەگەڵ ناشرینە هیچ زابتێک و هیچ پێوەرێک ناخوێنێتەوە بەڵام مامەڵی تۆ لەگەڵ ئەسیرەکە ئەگەر بشیکەیتە کۆیلە کۆمەڵێ ضوابط و کۆمەڵێ تعلیمات و کۆمەڵێ ڕێنمایی هەیە تۆ لەژێر بەر ڕۆشنایی ئەو ڕێنمایانە تۆ مامەڵە لەگەڵ کۆیلەکە تاکەی کەواتە بە کورتی یعنی هەڵۆی سیستم ئاوا بوو لە مەسلەی کۆیلایەتی ئیشکردن بۆ نەهێشتنی کۆیلایەتی ئیشکردن بۆ چاکردنی وەزعی کۆیلەکان و ئیشکردن بۆ دوای ڕزگاربوون لە کۆیلایەتی بۆ بەرزکردنەوەی کۆیلەکان ڕزگارکردنی کۆیلەکان لەو شعورەوهینەی بۆیان دروستە بێ بە کەمزانینی خۆیان بە بچووکزانینی خۆیان وردە وردەوان لێ بکرێ بهێنرێنەوە شوێنی تەهیل چۆن بە هین پێوترێ بەعری پێوترێت تەهیل ئیعادە تەهیل یان دووبارە پێگەاندنەوە پێ بگەێنرێن و جارێکتر بتوان وەکو کەسانی طبیعی لەناو کۆمەلگا ڕفتار بکەن و ئەمە لە تاریخی ئیسلامیە زۆر بە جوانی بەدی ئەکرێت. بەڵێ کاتە دکتۆر دەتوانین بڵین ئێمە ئیسلامی پیرۆز ئەوانەی کە نەیتوانی ئازادیان بکە بۆ منە زنجیر و شەهادەی کۆلێتیان لێ بسەنێتەوە یان لە ڕووی جەستەی وەرزگار بکە لە ڕووی ناخ و کەرامەت و شکۆوە کردنیەوە بە مرۆڤ وەکۆڵێ تەعاملی لەگەڵیان بوویەوە بە شێوازی تەعاملی مرۆڤ لەگەڵیاندا وەکۆڵێ شعور و هەست و کەرامەتی مرۆڤانی بۆ گێڕانەوە خۆی کاکرازانی بەداخۆ ینی ئەوەی کۆیلەکانی سەردەمی پێغەمبەر لە پەیامی ئیسلام تێگەیشتن مفەکرینی ئێستا ناتوان لی تێ بکەن ئەلمانیەکان و خەڵکانێک کە دژی ئیسلامن ئیسلام بۆ تاوانبارەکەن کە دژ بە نظامی کۆیلایەتی ئیقرارەکات بەڵام ئەو کۆلانەی سەردەمی پێغەمبەر بۆچی ئەبو سوفیان کە جوابی هەرەقلیدایە وتی زیاتر ئەوانێک کە دوای پێغەمبەرەکەون کۆیلەکانن ئەگەر نەیانزانی بە لە ناو پەیامی ئیسلامە ڕزگارکردنی خۆیان کەسایەتی خۆیان شخصیەتی خۆ ئینسانیەتی خوانی تیا ئەدۆزنەوە چۆن ئامادە ئەبوون کۆیلەیە کە پێشتر هیچ ئیرادەیەکی نەبووە دوایی بتوانێت بەرامبەر جەبەروت و ئیرادەی مەسەلەن سەرانی قورێش بوەستێت و تەحملی ئەو هەموو تعزیبە بکات و یەکێ وەکو بیلال مەسەلەن هەموو ئەزانن حکایەتەکەی کە چۆن بە بەردی تاوێری گەرمی مەکەی هاوین خراوەتە سەر سنگی بەڕووتی و سەرپشتی بەڕووتی یا ئایلەی یاسر چۆن تەحملی ئەو هەموو ناڕەحەتیان کردووە کوژراوە سومەیە شەهید کراوە یاسر شەهید کراوە ئەمانە ئەگەر لە پەیامی ئیسلامە بینی ئازادی خۆیانیان نەخوێندبایەتەوە چۆن ئەبوون بە مسلمان و تەحەدای ئەو هەموو شتانیان ئەکرد کە ئەو هەموو ناڕەحەتی و ئەو هەموو ئەشکەنجە و ئازار و یانەکردنیانە کرد لە پێناوی مسلمان بوونیانە تووشیانە بوو کەواتە ئیسلام یعنی
وەکو سەرتا ئاماژەم پێدا سەرتا ئیسلام طبعاً پەیامی ئیسلام پەیامێکی ئازادیە بۆ هەموو مرۆڤەکان ئازادیە لە کۆت و زنجیری شەهوات و ئارزوەکانی نەفس زاڵکردنی عەقڵە بەسەر نەفسە زاڵکردنی ڕۆحە بەسەر ئارزوەکانە بەرزکردنەوەی ئینسانە لە ئاستی حیوانێتەوە بۆ ئاستی مەلائیکی ئەمانە دینەکانی ئاەتەکانی قورئانم و ئاماژەی پێدەن کە خوا سبحانه وتعالى فەرمێ وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة دوای ئەمریان پێکا کە سوژدەی بۆ بەرن دوای لەبەر خاتری هەر ئینسانە خوا سبحانه وتعالى بابنە ئیبلیس لە بەهەش دەرەکات اینجا دوای ئەوە ئەیانکە بە خەلیفە جێنشین لەسەر زەوی اینجا مهمەی ئاودانکردنەوەی زەویان پێ ئەسپێرێت والذي استخلفكم في الأرض واستعمركم فيها استعمركم يعني مهمەی بنیاتنانی زەوی بەخشیە ئینسان اینجا پێی فەرمووە ولقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر اینجا ئەحادیثەکانی هەموو پاڵپشتێم ئاەتانەکەنەوە کە فەرمێ وخوا جارترە فەرمێ الناس إنا خلقناكم من نفس واحدة وخلق والذي يا الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء لشونيكي ترى فرميت يا أيها الناس إنا جعلناكم شعوبا وقبائل لتعارفوا بيغمر شاف فرمي صلى الله عليه وسلم الناس سواسية كأسنان المشط خاص سبحانه وتعالى القرآن فرمي إن أكرمكم عند الله أتقاكم بيغمرش أفرمي لتفسيرني أو في التواكري وأفرمي إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم ولكن ينظر إلى قلوبكم وإلى أعمالكم ئەمانە هەمووی یعنی کاریگەری زۆری هەبوو لەوەی کە کۆیلەکان وردە بەرز بکاتەوە هەست بکەن کەوان یعنی بۆ هەیە کۆیلەیەک لە ڕۆژی ئەگەر لە دنیاشە با بڵێن ژێردەسە بێت و لاواز بێت و هین بێت لە ڕۆژی قیامەتە بۆ هەیە زۆر لە هینەکەی خۆی ئاغاکەی خۆی زۆر لە خەڵکە گەورە هینانە گەورەتر بێ لایخوا بەڕێستر بێ لایخوا وەمە لە ژیانی هینیشە لە کاتی عومەر ڕزای خوای لێ بێ جارکیان ئەبوو سوفیان لە ئەچێ بۆ بینینی خەلیفە عومەر ڕزای خوای لێ بێ ئزنی نادەن ئەڵێن دانیشتە چاوەڕێ بکە لەو لاوە بیلال و سەلمانیان یەکسەر خۆیان یا بیلال و سەلمانە یا بیلال و سوای بەدوان لەو کۆیلانن خۆیانەکەن بە یەکسەر خۆیانەکەن بە ژوورە یەکسە ئەزنیانە درێ و تووڕە بێتەوە بە دافعی قەبەلەکەی و ڕئیسی قوڕەیش بووە لە بەنی ئومەیە و یعنی کەسێکی گەورە بووە ئەو دەمارە ئەجوڵێت توڵێ ینی چی دنیاوە لای تۆ کۆیلەکانمان پێشەمە ببرێنە ژوورەوە بۆ لای خەلیفە لێ پێی ئەڵێن ئەتر من لە یادم نییە کەی پێڵێ یەکە پێڵێ ئەرەوەڵا پێش تۆ ئەچنە لای خەلیفە و پێش تۆش ئەچنە لای خواوە پێش تۆش ئەچنە بەهەشت ئەمە یعنی گۆڕینی بە تەواتی گۆڕینی ئەو بەهاکان بوو ئەو کارێکی کردکە کۆیلەکان فعلەن ئەحساس بکەن کە ئینسانن وەحسەوە ئەو شتەی ئاماژەت پێدا و قسەی عومەر ڕزای خوا لەکە فەرمێ ئەبوو بەکر سەییدنا ئەعتەق سەییدەنا ئەو بەکر سەرۆرمانە و سەرۆری ئێمەشی ئازاد کرد کە مەبەستی بیلالی حەبەشی بوو ئەمانە هەمووی هەنگاوگەلێکی یعنی عملی بوون یەکەم شت بۆ هینکردنی کۆیلەکان لە ڕووی نەفسی و عەقڵی و دەرونیەوە اینجا هەنگاوی عملی زۆریشینە بۆ وەرزگارکردنیان هەنگاوەکان زۆرن یعنی هەندێکی با بڵێن چەند قۆناغێکن ئەتوانی ڕزبەندیان بکەیت هەنگاوەکان بریتین هەنگاوە عملیەکان یەک لەوانە بریتین لەو ئاەتانی کە باسی ڕزگارکردنی باسی ئەجر پاداشتی ڕزگارکردنی کۆیلەکەن ئاەت و حەدیثەکان یعنی تۆ وابزانم ئاماژەت بە حەدیثێکیاندا کە فەرمێ من أعتق رقبة أعتقه الله بها رقبته من النار القرآن أفرمي فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة يعني فرمي أو آية خلق كان يعني بربستك تيبرنن آية زان أو بربستك خوا خوي برسي أو بربسته بشي بابزان لا أبري وشكندري بفك رقبة یەکەم شتیان ئەوەیە کە کۆیلێک ئازاد بکەیت اینجا دوای فەرمێ ئەو طعام فەک رقبة وطعام في يوم ذي مسغبة ئەمە یعنی وەکو هینێک ئەمە ڕنگدانوی زۆر بوو لە ژیانی بڕوادارانە زۆر یعنی هیوان هەبووە
پارەی کۆ کردوێتەوە لە جیاتی و مەسەن بیداتە شتی ئەو شتانەی کە مای خۆشگوزەرانی خۆی چووە کۆی کردوێتەوە دوای چوە کۆیلەی کرد و ئازادی کرد و زانی وانە ئازادکردنی کۆیلە چی ئەجرێکی تێدایە یان بوو بۆ سەقافەیەکی مجتەماعی ئەمە ئەمەی وای کردو چی پێغەمبەر خۆی چی خێزانەکانی چی سەحابەکانی یەکێک بۆ لە ئیشە گرنگەکانیان دوای خۆشیان تەنها دوای خۆشیان تابعین و دوای تابعین لە تاریخ ئیسلامی ئەمە ئەوانەیە کە دیندار بوونە و زۆر مەبەستی ڕەزامەتی خۆیانە بوو زۆر بۆ ئەو بوارە ئیشیان کردووە ئەمە لە بوارێکترە کەفاراتی گوناه ئەبینێ زۆربەی کەفاراتی گوناه خوا سوبحانه وتعالی ڕزگارکردنی کۆیلەی کردوتە یەکێک لە قەتڵە واجبی کردووە لە ظیهارە واجبی کردووە لە هینە لە قەرز و ئەوانە کردوێتە بەشێک یەکێک لە اختیارەکان حتا لە سوێن خواردنە بۆ یەکێک لە باڵێن هەڵبژار دەکەن بۆی کەفارەتی گوناکە بکەی لە شکاندنی ڕۆژ و عەمدەن لە ڕەمەزانە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێکە بێ ئەو کەسە کۆیلە ڕزگار بکات ئەمەش کۆمەڵی هەنگاون کەفاراتی گونا یەک لەوانە هینە ئەرکی دەوڵەتە ئەوش بۆی کە تەخسیسکردنی مقدارێک پارە بۆ ڕزگارکردنی کۆیلەکان إنما الصدقات للفقراء والمساكين الآخرة أفرمي وفي الرقاب يعني دولة لسريتي أجر يك لمشروع كان دائما يك لمصاريف زكاة تشيبي زكاة كل كان بيه يك لو أنا تويتري مكاتبة شيء مكاتبة أو كسي كبير لكولايتي رزقاري بيت حريتي خوي بسنيته إسلام رجري لنا كردو بلكو هاني دولة شي داوة یارمەتی ئەو کەسانە بن کە یانوێ ئازادی خۆیان بسەنەوە لە کۆلایەتی ڕزگاریان بێ ئەمانە کۆمەڵێ وەسیلە بوون قورئان گرتووێتە بە ئیسلام گرتووێتە بەر بۆ ڕزگارکردنی خەڵکەکان لە کۆیلایەتی دکتۆر یەکێک لە گەورەترین هەنگاوەکان ئەو چوار خاڵەنیە کە جەنابیشت لە پەرتووکەکەی خۆت داماژەت پێکردووە کە خواردنی وەکو ئاغاکە بێ جلوبەرگی وەکو ئاغاکە بێ ئەمە چێتە بابی ئەوەی کەوتمان ئەمەش جۆرێکی دیکەنیە لەوەی کە کۆیلە هێندە وەکۆڵێ بەرز بێتەوە بۆ هاوشانی ئەمە خاڵی ئەچێتە ئەو دایرەی ئەوەی کە ئەوانی لە کۆلایەتیامێنەوە ئەو دەستور و ئەو ڕێنمایی و تعالیمانی کە دانرا بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کۆیلا و نەهێڵڕێتەوە دەستی ئاغاکەی بە کەیفی خۆی ینی ئەم چوار خاڵە هێندە شیرین و جوانن سەید و نازەیدی کوڕی حاریسە پێغەمبەری خوا هەڵەبژێرە بەسەر باوکو مامی خۆیدا ئەمە ئەو تەعاملە جوانە نییە کە جلوبەرگی وەکو خۆت بێ خواردنی وەکو خۆت بێ ینی ئەمە شتێکی پێغەمبەر فەرمی ئەلەمیان کە ئەو خاڵەی کە وتمان دوکو عەبدوڵڵا دەڕاست تەشبیهەکە بە ئاوکردن بەسەر ئاگرەکە یا بەسەر سوتاوەکانە ئەمە ئەوەیە کە مەسەلەن یەک لەوانە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم إخوانكم خولكم جعلهم الله تحت أيديكم فمن كان أخوه تحت يده فليطعمه مما يأكل وليلبسه مما يلبس يعني أفرمي برا إخوانكم خوالكم برا كانتان لبردستانا الخوا خصمنا تجير دستي إيوا أبي أقاتان ليان بي لو شتيان بنيك أخوتان إخوان ئەوان لەبەر کەن کە خوان لەبەر و ئەگەر تەکلیفتان لێکرد ئەگەر ئیشێکتان پێسپاردن تەکلیفێکیان لێمە کەن تەحملی ناکەن و ئەگەر وابوو یارمەتیان بن تەنانەت شێوازی بانکردنیشیان تەنانەها بوونە پێش بەڵێ ئەمیش خاڵێکە بەڵێ کە فەرمی پێغەمبەر فەرمێ کەسێکتان نەڵێ بەندەکەم عەبدی ئەو ئەمەتی بەڵکو بڵێ فەتایە و فەتاتی يعني أو بانيان كان بلين وكبلي كركم كشاكم أبو شو بان بلا حتى لا بان كردني أنا لا معاملة كردني أنا لا حتى لا مو بواركان جانا تعليمي كي زور هي لسرتشونيتي معاملة كردني لقال كل كان ولا قرآن شل سورين سايش خاص تعالى فرمي واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا دعاء أفرمي وما ملكت أيمانكم يعني كمال التوصيات هنا كاد كعبادة خواب كانوا لقل دايك باو كاتشاك بنو لقل فقير وهجار هنا لدعاء أواني كملك يميني إيوان يا كل كانتن قرآن شفرمي معاملة شاكيان لقلاب كانوا رفتارتان جوان بي لقلانا دكتور زوجة السيرة أخوانين وأقولتري
سالمی مەولای ئەبوو حوزەیفە یان فلانە کەسی مەولای عومەری کوڕی خەتاب و کۆمەڵێ سەحابەی ترن کە بۆ یەکێک دراوەتە پاڵیان بە مەولا مەولا چییە و جیاوازی چییە لەگەڵ کۆیلەتی مەولا ئەوە کۆیلانە بوون کە ئازاد دەکران خۆی قبولی ناکرد مەسەلەن لە ئاغاکەی دوورکەوێتەوە ئەو تعلقەی پێ بوو نەتیجە و مامەڵە ئەبوو بە مەولای ئەو کەسە اینجا هەر لە بواری ئینە ئەو مامەڵەیە کە باسمان کرد یەک لەو خاڵانی کە زۆر تایبەتە بە ئیسلامەوە لە ئینەکانی ترە نایبینی ئیسلام بەعام کە هاتووە ئەگەر سەرنجی بە هاتووەتە ناو ملەتانەوە وڵاتانەوە مەجای دا هەموو ملەتێک پشتی خۆی هەبێ لە دروستکردنی ئەم حەزارەیە یعنی ئەو پشکەی مەسەسا کورد ئەو پشکەی کورد لە حەزاری ئیسلامیە هەیەی لەوبەر هەر وجودی نییە یا بڕۆ تاریخی کورد پێش ئیسلام بخوێنەرەوە ئەمان دێک کەس ناتوانێت جوان بخوێنێتەوە یانمە عەزەمەتی ئیسلام دەرەخا کە مەجال ئێستا فارس تەنانەت ناڵێن فارس وڵاتی حەزارەت و هینە ئیفاز بڕۆ سەقافە و حەزاری فارسم بۆ بێنە پێش ئیسلام کتێبەکانیان مؤلفاتەکان هەمووی دوای ئیسلام هەموو عەزەمەتی ئیسلامیە مەجالی دا بە هەموو ملەتان ڕۆڵی خوانی تابین بە هەمان شێوە یعنی لە عەزەمەتی ئیسلامە ئەوە بووە کە مەجالی دا کۆیلەکان کە وەکو ڕزگاری کردوون حتا نەکارن لە کاتی کۆیلایەتیشە بۆیان هەبووە مەسەلەن فێری عەلم ببن بۆیان هەبووە لە ڕووی ئیجتماعیەوە یعنی مەقامی ئیجتماعی بەرزیان وەرگرتووە لە ڕووی علمیەوە زۆرێکیان بوون بە مامۆستا حتا لە کاتی عەبدولمەلیک کوڕی مەروانە 7 کەس لە 7 فەقیهی گەورەی یا ئەو بێ عومەر کوڕی عەبدولعەزیز بێت یەک دانیان عەرەبن ما بە هەمووی کۆیلە ئازادکراوەکان عەتای کوڕی ڕەباح کە لە مەدینە بووە یا لە مەکە بووە دەقیق هینم نییە یعنی ئەوترا فتووا نابێ بدرێ و عەتا لە مەکە بێ کۆیلەیەکی ڕەشپێستی تەمە کە باسیەکەن حتا بچکۆلەیەک بووە شەل بووە کۆیلە بووە یعنی وای لاتبوو کە لە وجودی عەتاتر کەس بۆی نەبێ فتوا بە وها کەزا یعنی لە ڕووی ئیجتماعیەوە ئەگەر تەماشا بکە ینی وەکو ئاماژەت بۆ میسالەدا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ویستی وەکو ڕێگایەک یا وەسیلەیەک بۆ سڕینەوەی ئاساری کۆیلایەتی لەسەر کۆیلەکان ئەوە بوو پورزایەکی خۆی لە زەیدی کوڕی حارسە کە کۆیلەی پێغەمبەر بوو پێشتر مارە بڕی ئەمانە هەمووی محاولە یا بیلال مەسەلەن جارێکیان بیلال خۆتر مەقامی بیلال لە ناو کۆمەڵگەی ئیسلامێت و ئەزانی یعنی ئێستا مەسەلەی با بڵێن ئەم فاتحەدان لە نوێژەکان و شتەکانە نەماوە لە دوای بانگا ئەگینا جاران لە دوای هەموو بانگێک فاتحە دادرا بلالی حەبەشی دەستی پێ کرد یعنی تا ئێستاش بیلال ناوی لەسەر مەنابرەکانە مابوویەوە سلمانی فارسی ئەشکۆیلەیەکی فارس بوو بێ کەس و بێهین پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی سلمان منا ئەهل البەیت یعنی بەرزێک ئەبە و کەلیمەیە یعنی سلمان بوو بە فعلەن بوو بە ئەهلی بەیت سلمان پلەپای زۆر بەرز بوویەوە و قسەی پێغەمبەریش زۆر بە هەند وەرەگیرا لەبەرەوە یعنی اینجا لە ڕووی سیاسیەوە زۆرێک لەو کۆیلانە پۆستی سیاسی گەورەیان دەستکەوت لە تاریخا گەر تەماشاکەی مەمالیکەکان خۆ مەمالیکەکان کۆیلە بوون یعنی ئەوە نەبووە ڕێک لە بەردەمەوەی کە بەرزترین پۆستی هین وەربگرن لەبەرەوە یعنی ئیسلام ئەو هینەی ئەو پەیامە ئازادی کە پێی بوو بۆ مرۆڤایەتی بەگشتی وەچینی کۆیلە زۆر پەیامێکی بێوێنە و ناوازە بوو. بەڵێ دکتۆر باز لەوە دەکرێت کە ئیسلامی پیرۆز لەگەڵ هاتنیدا کۆمەڵی عورف و یاسای ناشرین و بەدی جاهلیەتی گۆڕی لە زیندە بەچالکردنی مێینەکان لە زیهار نازام لە بەکوڕکردنی کۆیلەکان و ئەو عەبدانەی کە لە ژێر دەستانەدا کۆمەڵێشتی دیکە لە مەشروب خواری و مەشروب خواردن و کۆمەڵێشتی دیکە بۆچی یا دەگوتیانی کە ڕخنە لە ئیسلام دەگرن ئیسلام بۆچی نەیتوانی لەگەڵ ئەو دەسەڵات و حکومەتەی کە هەی بوو کۆیلایەتی بنە بڕکە و نەیهێڵێ لە کۆمەڵگەکەی خۆیدا وامەیەکێکە لە پرسیارە جەوهەرەکان کە ناحەزانی ئیسلامەکەن من حەزەکەم پێش هەموو شتێ یعنی بیر بچوو دامناوە لە سەرتای بەرنامەکە باسی بکەین ئەگەرم خاڵشم بیرچووی بیرم بخەرەوە ئیسلام یعنی ئێمە ئەبێ ئێمە وەکو بڕوادار باوەڕمانەیە کەمە ئاینی خوایە کەمە پەیامی خوایە خوایەکی زانای دانای بەدەسەڵات خوایەکە بەرژۆندی بەندەکانی ئەوێ خوایەکە بەتەنگ بەندەکانی وێتی وەخوایەکە یعنی ئەو باشتر بەندەکانی خۆی ئەناسێت و ئەو ئەزانێت چی شتێک باشە بۆیان و چی شتێک شیاوە بۆیان
و تەکلیفێکیان لێ ناکە زەرەران پێ بگەێنێت هەرچی شتێکی کردووە لە بەرژەوەندی مرۆڤەکانایە تەنانەت ئەگەر ئێمە هەندێک جار دەرکی پێ نەکەین لەبەرەوە یعنی ئەمە یەکێک لەو پرسیان من لە جارێکیان لە مێزگردێکاوە نەفرێک بەرامبەرەکەم ئاماژەی بەداوەتی خوا ئەیتوانی کۆلایەتی نەهێڵێ ئەگەر بڵێن نەیەتوانی ئەو معنە ئەمە کوفرمان کردووە بێتوانایمان داوەتە پاڵخوا یعنی بێەوەی بەخۆی بزانێ ئەویست ناعەدالەتی و بێڕەحمی و ناحکمەتی و زوڵم و ستەم و شت بداتە پاڵخوا من پێم وتوتم تۆ کاڵی خوا ئەیتوانی و نەیکرد و بەلای تۆ کۆلایەتی شتێکی ناشرینە کەواتە تۆ ستەم و زوڵم و ناعەدالەتی ئەدەیتە پاڵخوا ئێمە بێ قەناعەتمان وابێ کە هەموو شتەکان کە خوا کردوێتی هەمووی حکمەتە و هەمووی لە جێ خۆیەتی و بەرژەوەندی مرۆڤەکانیتی ئێمە ئەگەر ئەگەر کۆی دەقەکان بخوێنینەوە لە کۆی دەقەکان وە تێئەگەین کە ئیسلام ئیش بەم ئاراستە ئیشی کردووە ئەگەر چی بە یەک بڕیارێک کۆتای پێنەهێناوە ئەوە یعنی کۆمەڵی هۆکار هەیە یەک لەوانە مەسەلەن ممکنە کۆیلایەتی چونکە بەرژەوەندی سەرمایهداران و بەرژەوەندی ممکنە کۆمەڵی خاوەن دەسەڵات و ئەمانە بێت ئەمەی وای کرد بێت کە هەوڵ نەدەن ئەم مەقسەدی شەریعە تحقیق بکەن اینجا قەزی بەعزەکەڵێ بۆ توانی عەرەق بە کەلیمێ حرام بکات بۆ توانی بتپەرستی بە یەک ئاەت یەکسەر تەحریم بکات بۆچی کۆلایەتی نەکرد ئەمیان کەمی جیاوازە لەوانی تر عەرق خواردن مەسەلەن زۆر کۆمەڵگەیەک عەرق بخواتەوە بە تەنج کۆمەڵگەکەیتەوە لێ زۆر تاسیری تێنەکە ڕەبتێک نییە لە بینە کۆمەڵگەیەک و مەشروب بەخۆ بەس ئەگەر سیستمی کۆلایەتی لای ئەو هەبێ و لای تۆ نەبێ ئەو مەسەلەن خەڵکی تۆ بکا بە کۆیلە تۆ نەتوانانی خەڵکی ئەو بکەی بە یعنی ڕەبتێکە هین نییە یعنی بڕیاردان بۆ نەهێشتنی کۆیلایەتی لە یەکلایەنەوە ناکرێ ئەبێ یعنی کاتێک ئەبووە مسلمانان کاتێک کە فعلەن دەسەڵاتی ڕاهیان بەسەر بەشەریەتیان کرد ئەگەر باتە لە مەقاسدی شەریعە بکۆڵانایەتەوە و تێبگەشتنایەت ئەو هەموو دەقەی کە باسی ڕزگارکردنی کۆیلە ئەکات ئەمە یعنی معنای چی ئەگەر معنای ڕزگارکردنی کۆیلە نەبێ ئەگەر حتانەتەوە حەدیسی پێغەمبەر فەرمێ سێ کەس خوا سوبحانه وتعالی ڕۆژی قیامەت تەماشایان ناکە یەکێ لەوانە پێغەمبەر بکاتە وەکیل و دوای درۆ بکالێنەکە یەکێ لەوانە کەسێک کرێکاری لای خۆی ئیش پێ بکات دوای پارەکەی نایەتێ حەقەکە یەکێ لەوانە کەسێکی ئازاد بک بە کۆیلە یعنی یەکێک لەوانە خوا سوبحانه وتعالی ڕۆژی قیامەت سەیریان ناکات و خەسمیانە یعنی خوا دوژمنیانە ڕۆژی قیامەت ئەمانە هەمووی کە موسڵمانان هەوڵیان یعنی نەیانتوانی ئەم هەدەفە تەحقیقکەن ئەگەر لە کاتی خۆیان بە بڕیارێک نەکراوە جیاوازە لە مەسەلەی بتپەرستی جیاوازە لە مەسەلەی عەرەق چونکە ئەمانە ڕەبتی بینی کۆمەڵگەکانە بەیەکەوە ئەمە ئەبێ یعنی بەشەریەت کۆی بەشەریەت ڕێککەون لەسەرەوەی کە ئەم شتە نەهێڵن بۆیە کاتێک کە بەشەرێت ئەمە دەفەی پێکە نەفەرێ دوای داعش بوو ئەوەی لێپرسیم لە مێزگردێکە وتی ئایا ئێستا ئەوەی داعش ئەیکا بە کۆلەکردنی خەڵکی ئایا ڕاستە یا ڕاست نییە سەرڕای تەبان خۆت زانی ئەعلام زۆری پێوە ناوە یانکرێ بەو هینە نەبێ بەو شێوەیە نەبێ بەسەر ئەعلام خۆت زانی چۆن چی ڕۆڵێکە بنێ لە چاواشەکاریە وتم بەلای منەوە جەرمەیەکی گەورەیە چونکە بەشەریەت هەدەفێکی ئیسلامی تحقیق کرد کە نێشتنی کۆیلایەتیە کە ئیسلام هەموو دەقەکان بەو ئاراستایە ئیشەکەن ئێستا کەسێک بێت و جارێکتر بەشەریەت بگێڕێتەوە بە کۆیلایەتی جەرمەیەکی گەورەکە وەکو هەروەکو ئەوی لێیە کە حەدیسەکەی گرێتەوە کە کەسانێکی حڕ بێنی و بیانکەیتە کۆیلە دکتۆریان ئیسلامی پیرۆز دوای ئازادکردنی کۆیلە و ئیترەوە ئازادە لە کۆمەڵگەدا و کڕاوەتەوە هیچ جۆرە شەهادە و سوکێتیەکی کۆیلەتی پێوە نەماوە چۆن ڕێز و شکۆ و احترامی بۆ ئەگەڕێتەوە وەوا لە ئاغاکانەکە کە بەو چاوەسوکەوە سەی نەکە وەکو جەناب بدە نمونەی ئەبوو سوفیانت گێڕایەوە کە پێی ناخۆشە بیلال و سوهەیب بۆ سەحابە بە ڕێزانە بچنە لای و کۆمەڵێ نمونەی دیکەمان هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرامبەر بە ئەبوو زەڕ فەرمێتەوە هێشتا پیاوێکی جاهلیەتە تێدا ماوە کە بە بیلال لەی کوڕیش نەڕەشەکە و ئەو نمونەی دیکەش کە کابرا لە تەوافە یەکێک لە کۆیلەکان پێ بە عەباکەی دادەنێ دەگەڕێتەوە لوتی دەشکێنێ و ئیمامی عومەر داوای تۆڵەی لێک کۆمەڵێ نمونەی دیکەمان هەیە چۆن دوای ئازادکردنی کۆیلە
ڕێز و شکۆ و احترامێکی ڕاستەقینە نەکرد وەکۆڵێ بە شتێکی نەزەری و تیۆری ئەگەڕێتەوە بۆ کۆیلە و ئاغاکان جوالێکا کە وەکو کەسێکی ئازاد سەیری ئەو ئازاد کراوە بکەن. طبعا نمونونەکانی تۆ ئاماژت پێدان ینی حقت دلیلی گەوران لەسەر و هینە لەسەر حقیقەتە دلیل لەسەر کە ئیسلام ئیشی کردو بۆ ژگارتنی کۆیلەکان لە ڕووی دەرونیەوە توەکو لە سەرەتاش ئاماژەم پێدا تەهیلکردنیان جارێکتر ڕاهێنانەوەیان بۆ بنە ئینسانی ساڵح لە ناو کۆمەلگا بتوانن لەو مۆرکی کۆیلاتی وشتە ڕزگاریان ببێت. ئەمە خەڵکی تاج حەدێ پابند نەبووە ئەمێ سەر خەڵکەکە خۆی یعنی ئەمێ سەر پلەی خۆزانی دینداری منافسەیە یعنی تۆ لە بوارێکە زۆر پابندی پاداش زیاترە زۆر شت ئەتوانی پابند نەبی بەڵام لە قیامەتە سزای خۆت لەسەر وەرەگریتەوە بەڵام بەعام کۆمەلگا ئەگەر بە شێوەیەکی گشت تاک ممکنە لێرە و لەوێ ئینکرا بەس بەعام لە ناو کۆمەلگا تەماشای بکەین یعنی تعالیم ئیسلام دەورێکی زۆری بینیوە ئەوەی کە ئاماژەم پێدانی کفایەت بووە کە بەرزترین پلەی زانستیان بەدەستێناوە خەڵکانی ئەشراف لە بەردەستیان پێگەشتون و دەرسیان خوێندووە باپیری ئەبوو حەنیفە کۆیلە بووە یعنی ئەگەر سەرێکی زۆرێک لەو زانایانەمانە بکەیت هەمووی سەرەکەی لە ئەسڵ مەسەلەن کەسێکیان باپیریان یا کەسێکیان کۆیلە بووە دوای ئەو بوونەتە ئیمامی مەزهب یعنی تا ئێستا ممکنە نیوەی عالم ئیسلامی سەر مەزهبی ئیمامی ئەبوو حەنیفەن حتا وابزە ئیمامی بوخاریش ئەمانە لە ڕووی زانستیەوە حتا لە ڕووی کۆمەڵاتیشەوە پێم وت یعنی بوونەتە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە لە ڕووی علمیەوە تەهیل کراون وای لاتوە کە فعلەن هەست بە و جیاوازیە نەکەن ئەگەر وشەی موالیش بەکارات بێ وشەی موالی یعنی عەرەب بەکاری هێناوە بەو معنایە بەس بۆ جاکردنەوەیان لە عەرەب بووە یا وشەی عەجەم بەکارهاتوە تەنیا جاکردنەوەیان بووە کاوانە عەرەب نین ئەگنا لە پلەپایە خۆزای تاریخی ئیسلامی تەنیا 300 ساڵێکی عەرەب حکمی کردووە لە عەهدی دووەمی عەباسیەوە فارس حکومەکە دوای تورک حکومەکە و اینجا هەر تورک حکومەکە دوای کورد حکومەکە ئەم اینجا دوای عەباس عوسمانیەکان حکومەکەن هەموو ئەمانە حکمیان کردووە تەنانەت مشعل ئەفلەق لە کتێبەکەی فی سەبیل البعث ئەڵێ بۆ ورژاندنی هینی سۆزی نەتوایەتی ناو عەرەبەکان ئەڵێ لە کابرای سووریم ئەپرسیم مسلمانکە ڕازیت حەزت لە حکمی تورکێکی مسلمانە یا لە حکمی عەرەبێکی مەسیحێتنە حکمێکی تورکێکی مسلمانم پێقەبوڵە اینجا لەو بارای خوێندەوە کە بزان چۆن کەسایەتی قەومی خەڵکیان تواندوێتە لە واقعەوە نییە یعنی ڕازی بوون بووە بە پێشەوایەتی تورکەکان بە تەوعی و بە ئیرادەی خۆیان. زۆر باشە دکتۆر بە باسێ لەم سەردەمە بکەین وەکو پێم وابێت دکتۆر عەلی شەریعەتی ئەڵێ جاران ئاغاکان کۆیلەکانیان ئەکڕی و دیاری ئەکرد بەڵام ئێستا بە پێچەوانەوەیە کابرا ئەڕوا خۆی کاتە کۆیلەی حیزبێ خۆی کاتە کۆیلەی شێخێ خۆی کاتە کۆیلەی کەسایەتیە بە باز لە کۆیلەی ئەم سەردەمە بکەین سیما و فۆرمی کۆیلەتی لەم سەردەما کامەیە ئایا لەم سەردەمەدا کۆیلەمان هەیە و چۆن ئازادیان بکەین لە کاتێکا وەکو جاران جلوبەرگیان گیانە نایان ناسینەوە زنجیر و دەست و پێبەسرا و نین زنجیر لە ملیانانە چۆن ئەم کۆیلانە بناسینەوە شتێککە بیر خستمەوە دەخیاڵمەوە باسی بکەم هەندێک جار ناوەکان لەیەک ئەچن بەڵام ناوڕووکەکان جیاوازن ئێستا کە باسی کۆیلایەتیە کرێ خەڵکی باسی وازانێ کۆیلایەتی ناو مسلمانان هەمان کۆیلایەتەکەی غەرب بووە کە کۆیلە هیچ حقوقێکی نەبووە هینی نەبووە کۆیل ئەگەر بەراورد ئەگەر تەشبیهکەی کۆیلەی ئێستا سەرجار بپرسیار بەس بۆ بیر نەچێتەوە ئەگەر بەراوردی بینی کۆیلەی ناو کۆمەڵگەی ئیسلامی و کۆیلەی مجتەمعاتی تر بکەی وەکو هەمان وشەی بەندکرا وایە سجن لە سجنێک لە سوید و سجنێک لە عێراق یا لە مسر یا لە وڵاتێکی تر یان چەندیان فەرقە لە ڕووی مامەڵەوە خۆردکیشان هەر بەندکراون هەر سەجینن وانە کۆیلاتیش ئاوا بوو لە کۆمەڵگەی ئیسلامیە کۆیلە ئاواژەیە بەڵام لە وڵاتانی ترا کۆیلە یعنی گەۆر تاریخی ڕۆمانەکانەوەنە بخوێنیتەوە کۆیلە ینی بەنەوەی مامەڵی لەگەڵا کرا یعنی زۆر جار هەر وەکو چۆن خەڵکە لە شێرە بە شەڕ لێرە شەڕەکە لە شێرەکەن یا لە ئیسپانیا شەڕگاکەن ئەو شتانە ئەوە شەڕە کۆیلیانە کرد و بەبەرچیانە ئەو کۆیلانە یەکتریانە کوشت و هینیانە کرد و پێیان یا مسرەکان ئەو ئەهرامانە و لەسەر شانی و کۆیلانە هین بوون بۆیە ئەگەر تەماشای قورئان بکەی قورئان هیچ مەدحی فەراعینی تیان نییە قورئان زەمی فەراعینی تایە باسی زوڵمی فەراعینەکە بەڵام بەشەریەت ئەمڕۆ کە باڵێن
بە شانوشکۆی فرعونەکانە یەتوانە قورئان مەبەستی ڕۆحی ئینسانەکانە گرنگی بە ئینسانەکانەدا بەڵام بەشێت زیاتر بایەخ بە ناحیە ڕواڵەتێکە دەن و ناحیە مادیەکە دەن ئەمی شەماشتە ئەوەی پرسیارێک کەوتت یعنی کۆیلایەتی ممکنە ماوەیەکی تر ئەگەر بەشێت دراسێم کۆمەلگانە بکات بۆی دەرکوێت کە زۆر ممارساتی تر هەبووە زۆر شتی تر هەبووە کۆیلایەتی بووە بەڵام ناوی کۆیلایەتی لێ نەنراوە خۆسە لە باندیخانەکانە لە سجنەکانە لە سجنەکان سجنی گوانتانەمە گەورەترین ئارە بەناوچوانی ئەمریکا بەناوچوانی دیموکراسیەت خوازانەوە گوانتانە یعنی خەڵکانێک گریمان لەو حزبە بوون خۆ دەستیان نەبووە لە تەقانەوەی دوو بورجەکە بۆ وا مامەڵیان لەگەڵاکەن یعنی ئەمە بە هەموو پێوەرێک دش بە مافەکانی مرۆڤ و مافەکانی سجنشتوە یا لەو سجنانای کاکرێ لە سجنێ بغرێ بە کەمبریکیەکانیان کە یا ئەمڕۆکە لە سجوونی سووریا یا لە سجوونی بەعسەکانە کە یا ئێستا لە با بڵێن سجوونی عێراقا کرێ هەتا لە زۆر وڵاتی تراکرێت یعنی ئەو مامەڵە و ئەو ئیهانەی بە مرۆڤاتی ئەکرێت یعنی زۆر زیاترە لەو مامەڵەی کە لەگەڵ کۆیلەکان ئاکرا ڕوخاندنی ئەم شارانە بەکارێنانی بۆمبی کیمیاوی بەکارێنانی مەسەلەن ئەم هەموو سواری خانە ڕوخاندنی شارەکان بەسەر ملەتانە بەسەر خەڵکی سڤیلە ئەمانە هەمووی یعنی ئەمانە هەمووی ستەمن ئێمە ئەبێ پرسیاری ئەوە بکەین ئایا بەشەریەت کۆلایەتی تەبەن یەکێک بووە شێوازێک بۆ لە شێوازەکانی ستەمکاری وانە ئێمە و پرسیارە بکەین ئایا ستەمکاری ئەوانەی کە ڕەخنە لە ئیسلامەگرن کە کۆلایەتی هەبووە ئایا خۆیان توانویانە ستەم و ستەمکاری لەناوبەرن یا خۆیان هۆکاری سەرەکین و با بڵێن فاعلی کارکتەری سەرکتۆرتان یەکی وەکو ئەبراهام لینکۆڵن کە هەوڵێکی وای دا 4 ملیۆن کۆیلەی ڕزگار کرد لە ڕۆژێکی دیکەدا هەر لە یەکێ لە ئەشرافزادەکان دەوڵەمەندەکانەوە تیرۆر کرا تەنان خۆشیان قبولی سەرۆکی خۆشیان ئەوە لینکۆڵنیش ئەگەر دراسی بکەی قەزەیەکی سیاسی و اقتصادی بوو یان زۆر مەسەلەکە ئینسان دۆستانە نەبوو حتی خۆی دان بۆیە ئەنێ بەسەوە لە ئەمریکا با بڵێن کۆلایەتی بەس ئایا جیاوازی چیناتی سەتەری کرا بەسرا ئایا مەسلەی ڕەشپێست و سپی پێستوین تا هەفتاکان تا ئێستاش ینی سپی پێست ئەگەر ڕەشپێستوین بکوژێ هینی ناکرێت یعنی ناوکان گۆڕاون بەڵام ناوڕووکە یا بە شێوازی تر خۆیان دەرەخەن یعنی ناوێکی تری لێنراوار وەکو هین وایە یعنی تۆ وەکو وایە عەرەق ناوێکی تری لێ بنێ بۆی حەڵاڵیکەی ناوی شەربەتی لێ ناوی بنێ مەشروباتی ڕۆحی بەڵێ ئەمش ئاوا یعنی شتێک ستەمەکە هەمان ستەمە وە زیاتریشە و لە ڕووی قەبارەوە گەورەتریشە بەڵام ناوی تری لێنراوە دکتۆر پێچێمە کۆتا پرسیان بێ لەبەری کاتی بەرنامەکەم زۆر کەیماوە جەنابەت فەرمووت کە ئیسلامی پیرۆز بۆیە لەو کاتەیە بۆ خۆی لە کۆمەڵگەکان نەیتوانی کۆیلایەتی قەدەخا لەبەرەوەی کۆمەڵگەکانی تر لەگەڵ یا هاوڕا نەبوون یان بۆ من هاوکار نەبوون لەوەی کە هەمویان بە یەک ڕائیدی واز لە مامەڵەکردن بە مرۆڤەوە بێنن دوێنێ ساڵیادی بەرەنگار بوونەوە و نەهێشتنی کۆیلایەتیە لە جیانە نەتەوە یەکگرتوەکان کردێتی بە ڕۆژێکی جیهانی و هەموو دەوڵەتەکان دانیان پیانە ئیمزایان کردووە کە کۆیلایەتی نەمێنێ لەگەڵ ئەم هەموو هاوڕایی و هاوکاریەی کە لەوان دەوڵەتەکانی شایە بۆچی تا ئێستاش سیما و فۆرمی کۆیلایەتی ماوە چەساندنەوەی مرۆڤ ماوە زیندانە بێڕەحمەکان و باندی لەشفرۆشی و مامەڵەکردن بە مرۆڤەوە هێشتا هەر لە ئەو جایە و هەر بەردەوامە و بنبڕ نەکراوە خۆی نەتۆی گرتوەکان خۆت زانیانی دەستگایە کە زۆر هین نییە زۆر بێلایەن نییە و دوور لە زۆر دەستگایەکی مرۆڤانە نییە بڵێ مرۆڤ دۆستانی و بە ئەجندای سیاسی هەموو ئیشەکات ڕاستە یعنی هەر لەسەر ئەجندای سیاسی ئیشەکە مەسەلەن لە دەوڵەتێکی ستەمکار بێدەنگە بێت تا ئەو کاتی کە بەرژۆندی و دەوڵەتە لەگەڵ دەوڵەتە زلهێزەکانە بەرەنگارە بێتەوە ئەو کاتە بۆی ئەخەنە ڕوو ئەگنەوە نەبێ لەبەر چاوی ئەو خەڵکێ بێ ئەم نەتۆی گرتوەکان بەرامبەر ئەم هەموو 7 ملیۆن سووری ئاوارەکراون چی کردووە بەرامبەر ئەو هەموو کیمیابارانەی بەکارێنراوە چی کردووە بەرامبەر ئەو هەموو بەرامبەر میانمار چی کردووە بەرامبەر سوپتاندی خەڵکی یعنی زۆر شتی ئەمانە یعنی با بڵێن ڕواڵەتین و ڕووکەشی خۆمە بێ یعنی لەم هەنگاوە دەستخۆشی لەکەین
لەم هەنگاوە ئێمە پشتگیریەکەین بەڵام داواکەین یعنی بە دوو پێوەشتەکان نەپێوەن بەڵکو بە یەک پێوە ئەگەر ئینسان دۆستانە مامەڵەکەن لەگەڵ هەموو ملەتانە وەکو یەک لەگەڵ هەموو چەساوەکانە وەکو یەک ڕفتار بکەن نەک ئەگەر مەسیحێک لە وڵاتێکی ئیسلامیە شتێکی بەسرا بێت دنیا هین بکەن و هەزارە کەسیش لەسەر دەستی پیاوانی خۆیان بکوژرێت مێشی میوانیان نەبێت ئەگناوەکو خۆی لە هینی خۆیان حەقە یعنی ئێمەش پاڵپشتی هەموو هەوڵێک بین بۆ بەرەنگاربوونەوە و ئیسلام چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ منهجی پێغەمبەر بوو ئەی فەرموو دعیت في الجاهلیة إلى حلف لو دعيت إلى مثله في الإسلام لأجبت وأروى لحدسيك ترشا فرمي والله قريش بانغم بو هرشتي بانغم كان كتعظيم الشعائري خوي تابع من أشم بدميوا إيمي مسلماناش مبسوطة أو معاملة بكن هر هوليك لهر جهتك هو بيت بۆ شکۆیی ئینسان دەستەبەر بکات مافی مرۆڤەکان دەستەبەر بکات کەرامەتی ئینسان بپارێزێ زوڵم و ستەمکاری نێڵێ ئێمە بێ یارمەتی بین و دەستخۆشی لێ بکەین. دکتۆر گیان زۆر سپاس دەکەم و دەست خۆش بێ. سپاس بۆ ئێوەش. خی گەورە پاداشتی بەخێرت داتەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستیش تا بەیگەشتنەوەیەکی دیکە بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان دەگەم.